وەزەمان حتا بێژی خراوە هیچ باش نوێ ئەمە دڵمان هەر لای پارتی بووە من خۆم باوکم ماڵم بناڕم ئەوە چەند ساڵێکە من پارتیەکەم لەناو عەرەب شوان بین لەناو عەرەب شوان بین وتیان بێ قسە بکەوە مەلا مستەفا و جەنرال تاڵەبانی وتم من قسە ناکەم کێڵ قساکەم پەنج ئەمنین هەر پەنجیان سەر یەکتریان کرد ئیتر باش نەجاتم بووی لێیان شوان بیم لەورە من هەدڵم هالای پارتی چاومە ئەوە چەند ساڵێکە لە بەغا وتیان هذا کوردی عەسلی وتیان هذا مسعود البەرزانی هذا کوردی عەسلی ئێمە دڵمان هەر لای پارتی و هەر پارتیمیش هەتا بمێنم لە دنیاە ئەوە ئیساکە کەس قسەی بۆم نەکردووە من گیریانمە تێنە هاتمە بۆ ناو خۆشی پارتی ئێوە پارتین ئەوەی پارتی بێ وەک من نییە من پارتیم لە بەغا ئاواکی سێنەیە کرد ڕسمیانە کرد ئەمڕۆ زۆر خۆشە ئێستا هاتمە بۆیدا من هاتم بزانم وتیان مەقەڕەکان چییە ئەلحەمدوللا خۆشی و هەڵپەرکێ و شادی و